بغا حكمت قد خم أنفالين يا برارو أخم خويا أنا لەسەر گۆڕی ڕووفاتی ئەنفالکراوێکی بێناسنامە دەردەدڵی خۆی دەکات لە بەرامبەر پشتگوێخستنیان لەلایەن حکومەتەوە. وای برا خوا من ڕادایکە من ئێرە مۆنومنتی ئەنفالی چەمسەماڵە. تەمینە حەمید زیاتر لە 20 کەس لە کەسوکاری ئەنفال کراوە و بۆ 32هەمین ساڵیادی ئەنفال هاتۆتە ئێرە. ئەو هاوشێوی بەشێکی زۆری وارسی ئەنفال کراوان گازندەی خراپی دۆخی ژیانیان دەکات. بەخوا ڕێم بیایە چیم بۆ عەرەبستان بۆ ئەو گۆڕ بە کۆمەڵە کەس نەیبوومە بەخوا برا بەخوا من ناودرم ئاریستان بۆ کەسکار ئەنفال هیچیان نەکردە حاڵ نەوتەکەیان نەزستان وەزستان لە 2 ساڵ 3 ساڵ جارێ بەرمی لە نەوتمانە تەنیا. سەرباریەوەی هیچ چالاکی و مەراسیمێکی تایبەت بە ساڵیادی ئەنفال بەڕێوە نەچوون لە ناوچەکە، بەڵام بەشێک لە کەسوکاری ئەنفال کراوان سەردانی مەزاری ڕووفاتی ئەنفال کراوانیان کردو جگە لە دووپاتکردنەوەی دەیان داواکاری لەسەر دۆسەی ئەنفال نیگەرانی خۆیان نیشاندا لە کەمی و نەبوونی پرۆژە خزمەتگوزارەکان لە سنوورەکە. شارێکن ناو پایتەختی شەیدان و ئەنفال کراوان لە بەرەی کوردستانیەوە تۆ بەڵێنی دابینکردنی ئاوی پێدەی تا ئیسە پرۆژەی ئاوت بۆ نێناوە نەخۆشخانەیەکی سەد قەرەوێڵەی بڕیار بۆ بۆی دروستکەی لە هەرچی هەڵبژاردنا بووە بەڵێنت داوە بەردی بناغەکەی داناوە نەماوە بۆی دروست نەکردو وەرە ئەمانە بکە ئەمانە یادی ئەنفالن. داواکاری بەچکە جاشی لە داواکاری ئەمە چاکتر هی نەکری چاکتری مزاکرێت و داواکاری جاشەکان ئیسە بڵێ من 200,000 مەیە جاشێ چەندێکێ 5 ملیۆنیەیە جاشێ 5 ملیۆنیە من 200,000 مەیە بە 200,000 ڕۆمە ڕێوە دوومان جاریش من دەنێ. هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوان و ئەنجامدانی پشکنینی دیێنەی بۆ کەسوکاری ئەنفال کراوان و دەستگیرکردن و دادگایکردنی جاش و مستەشارەکان لەو داواکارانن ساڵانە کەسوکاری ئەنفال کراوان ئاراسی لایەنە پەیوەندیدارەکانی دەکەن، بەڵام خۆیان دەڵێن بە بەڵێنی جۆراوجۆر بەڕێیان دەکەن و هیچ کامیان ناچێتە بواری جێبەجێکردنەوە. کەسوکاری شەیدان حەقی خۆیانە و هەرگلەی بکەن هەرڕەخنەیەک بگرن حکومەتی خۆیانە وەزارەت وەزارەتی خۆیانە هەرێمی کوردستان هەرێمی کوردستانی خۆیانە و زۆر تەبیعیە کەم و کوڕیش هەبوو و هەیشە و ئەیش بێت و حەقی خۆیانە گلیان هەبێ ڕەخنەیان هەبێ ئێمە گویان لێ ئەگرین و دڵنەوەیان ئەینەوە. 4 هەموو ساڵێک کراوە بە ڕۆژی ئەنفال و ساڵانە مەراسیمی تایبەتی بۆ ڕێکدەخرێت. بڕیار بۆ ئەم ساڵ لە مۆنومنتی ئەنفالی چەمسەماڵ یادەکە بەڕێوە بچێت، بەڵام بۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە یادەکە نەکرایەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ.